نبي خۆشەویستان من چۆمان خسرۆم لە بەرنامەکانی ئەمڕۆ چۆمان لەگەڵتانم کە مژاری گەرمی ڕۆژ لە ئەستۆدیۆی ئەمڕۆی چۆمان باسەکان دەوروژێنم بۆ ئەم جاریش لەگەڵ زۆر بەڕێز کاک سەلاحەدین کوردستانی و چاودێری سیاسی تەوەرەی ڕۆژی گەرم ئەویش ئەمەیە کە ئێمە لەبەرە بەیانەکە خەبەرمان بۆیەوە کە بە تایبەتی لە دوای دەست بەکاربوونی عەلی زەید وەکو سەرۆکوەزیرانی نوێی عێراق تۆڕێک دز و گەندەڵ و مافیای هەرە زەبەلاح لە عێراقدا دەست بەسەر کرانوە درا بەسەر ماڵەکانیان بۆم باسە کە هەم جێگەی خۆشحاڵی بوو هەم جێگەی شۆک بوو بۆ عێراقیەکان ئەم باسە دەوروژێنم لە باسێکی مێژووی سیاسی و کۆمەڵایەتی دەچمەنێەوە ئەم باسەوە لەگەڵ زۆر بەڕێز کاک سەلاحەدین کوردستانی کاک سەلاحەدین زۆر بەخێراتی زۆر سپاس بۆ ئەم باسە چۆن ئێمە لە دەستپێکی هاتنە دەست بەکاربوونی هەر سەرۆکوەزیرانێک ئەمە دەیبینەوە جۆرێک لە جۆرەکان تۆڵەکردنەوە دەبینینەوە یا ئەتیقامێک دەبینەوە کە سەرۆکوەزیران بۆی ئەوی تر پاکتاوکە یاخود لەگەڵ هاتنی تۆمبارەک و پشتگیریەکانی ئەوروپا ئەمریکا بۆ عەلی زەید دەکاتە ئەوەی کە وەکو سەرۆکوەزیران کە ئەم پرۆسی چاکسازی و ڕێفۆرمە بکرێت لە عێراقدا. زۆر سپاس وەڵاهی بەنسبەتی عێراقەوە ئەگەر ئێمە بمانەوێت پێناسەیەک لە دەوڵەتی عێراق بکەین پێویستە بگەڕێنەوە بۆ تاریخێکی کە عێراقی لەسەردانراوە. عێراق وڵاتێکی ئیمتدادیە کە بە شێوەیەکی ناسروشتی لەدایک بووە و لەسەر بنەمای بەرژەوەندی دەوڵەتانی کۆلۆنیاڵی گەورەی ئەو کات دامەزراوە و بەرهەمی سروشتی سیاسی ئابووری کۆمەڵایەتی خودی گەلانی ناو ئەو جواغڕافیا سیاسی کە ئێستا پێ دەوترێ عێراق دانەمەزراوە بەڵکو مەساڵحی دەوڵەتانی باڵەدەستی ئەو کاتی دنیا لە 1920ەکانەوە دوای جەنگی جیهانی یەکەم کە عێراق دروست دەبێ و پەرەسەندنی سیاسی لە عێراقدا کاتێک بە سەریعی بە مێژووی سیاسی عێراق و مێژووی پەرەسەندنی سیاسی عێراق ئاچیتەوە ئەم وڵاتە بەردەوام لە ئیلتیهابی سیاسیدا بووە بەردەوام لە هەڵچوون و داچوونی سیاسیا بووە و تاریخێکی یان بڕگەیەکی مێژووی دیاریکراو نیە لەناو عێراقە تۆ بڵێ ئیستقرارێکی سیاسی و جێگیریەکی سیاسی هەیە کە تێیدا گەلانی عێراق دەڕاستیدا نوێنەرایەتی ڕاستەقینەی خۆیان بردبێتە سەر ستەیجی سیاسی بۆ ئەوەی کە بەرژەوەندی و مەساڵحی ئەوان بپارێزەوە ئەمە لە سەردەمی نووری سەعیدەوە تا ئاگاتە کۆدداکەی بەکر سدقیتی ئاگاتە هەڵگەڕانەوەکانی ڕەشید عالی گەیلانی و شوعیەکان و پاشان عەبدولکەریم قاسم و تا دێتە عارفەکان و دوایی ئەحمەد حەسەن بەکر و سەدام حوسێن و ئەمڕۆژ کە ئەیبینین لەگەڵ ئەوەدا کە مەکانیزمەکانی عێراق لەسەر مەبنای دەستورێک بۆ مەکانیزمی دموکراسی نوێنەرایەتی بۆ ڕەکیزە و جونگەکانی دەسەڵات بنیاندراوە بەڵام باگراوەند و پاشخانێکی کللتوری لە ڕاستیدا گەندەڵ هەیە لەنەو سیستەمی پەروەردەیی کۆمەڵایەتیدا کە ئەمە لە ڕاستیدا سەرچاوە گرتووە لەو جێگیر نەبوونە سیاسیەوە لە دابەشبوونە کۆمەڵایەتیە ناسروشتەکان لە نەبوونی حکوومێکی ڕەشیدی دادپەروەری پێشکەوتنخوازی دموکرات کە بتوانێت لە ڕاستیە هاوڵاتی ئەوتۆ بنیاد بنێ لە ڕووی سیستمی پەروەردەی گشتیەوە کە دەستی گەیشتە دەسەڵاتی سیاسی دەست نەبا بۆ کۆمەڵێک بابەتی قەدەغەی مەترسیدار کە ئەویش بە هەدەردانی سامانی گشتیە کەواتە ئەمە سروشتی سیاسی ئابووری کۆمەڵایەتی تاکو کۆی گروپەکانی ناو بازنە بەرژەوەندەکان لە ناو عێراقا کە بەرهەمێنەری ئەم جۆرە لە سیستەمی گەندەڵین لەگەڵەوەدا دەبینین دەستوری عێراق دەستوریی دموکراتیە بەڵام ڕفتاری سیاسی و کردداری سیاسی ئەو کەسانی کە ئاگەنە جمگەکانی دەسەڵات دەبینن شتێکی ترەوە ئەمە لەو پەروەردە کۆمەڵایەتیە سەقەتەوە دێت کە دەوڵەتێکی ناتەبیعی بە ناوی عێراق تێدا لەدایک بووە. باس لە ئومێدە بکەین تەمەن لە شرۆڤە و لە لێکدانەوە بۆ ئەم چاکسازی سەرۆکوەزیرانی نوێی عێراق یعنی حتا زۆر جار بە لێکدانەیەکی سیاسی کاک سەلاحەدین ئێمە کودەتا ڕەنگە بە چارەسەر ببینەوە بۆ لەبری ڕیشتە کێشی ئەوانی ترەکرێ مۆدێلێک یان کەسێکی نوێ دێت و ئەمە عەقڵێتی تاکی عێراقی هەناسین کە زیاتر مەیلیان بە دیکتاتۆریەتەوە دیموکراست تیاندا سەرکەوتوو نابێت ئەم کودەتایانەی کە بە درێژایی مێژوو لە عێراقا ڕویان ناوە ینی دەکاتە ئەمە کە بەم شێوە ئەم ڕیفۆرمە تا ڕادێ دڵخۆشکرد نیە و وەکو پێشتریش وتم تۆڵەکردنەوەکە لە چیوە ئەمانەی کە گیراون لە خوارەوەن لە سەرەوە نین
يعني تا ڕادێک ینی ئەمە ئومێدێک نبین لە بەری سەرمارەکان ئەوەی کە پێڵن نەهەنگە گەورەکان نەگیراون ئەوانێکی گیراون بچووکەکان دەستوری عێراق دەستورێکی زۆر باشە دەستورێکی ڕقە زۆر بە ئاسانی هەموار ناکرێتەوە بەڵام دەستورێکی زۆر باشە بۆ ئیدارەدان و حکومڕانی لەگەڵەوەدا کە سەغرە و چاڵی یاسایی زۆری تایە بەڵام لە عینی کاتیشدا دەستورێکە تا ئەگەر بەراوردی بکەی بە دەستورەکانی پێشووی عێراق ئەم دەستورە دەستورێکی زۆر باشترە بەڵام ئایا دەستور جێبەجێ دەکرێت ئایا ئەو تەشریعی کە لەسەر بنەمای دەستور لە پەرلەمانەوە دەردەچێت لەلایەن پەرلەمانتارانەوە بەڕاستی بەرژەوەندی لانی زۆری خەڵکی لەبەر چاو گرتووە یا بەرهەمی حزبێنە و تایفێتەکە کۆمەڵک لەو یاسانە دەردەچێت کاتێکە ئەو یاسانی لە دەستگای تەشریعی عێراقەوە دەردەچن بۆ جێبەجێکردن دەبینی لەو شوێنانەی کە دەگاتە بەشی نەتەوە جیاوازەکان بە تایبەتی دێتە بەشی کوردستان ڕنگوڕوویەکی تایفی و غەرەز و بغزێکی بەنسبەتی بە تایبەتی میلەتی ئێمەوە و نەتەوە ئێمە لە هەرێمی کوردستان گەلی ئێمە لە هەرێمی کوردستان پێوە دیارە ئەمە کاتێک دەگەڕێتەوە بۆ ناو خودی عێراقیش بابەتەکە جێبەجێکردنی یاسا لە ڕاستیدا پایەکی ئۆتۆریتە هەیە کە من پێویستە باسی بکەم یەکێ لە پایەکانی ئۆتۆریتە یا حاکمیەتی حکوومەتێک جێبەجێکردنی یاساکانە لەسەر تەواوی ئەو جوغرافیا سیاسی کە دەسەڵاتی سیاسی حکوومەت و حاکمیەتی دەوڵەتەکەی بەسەرەوە ئایا ئەمە لە عێراق جێبەجێ دەبێت کاتێک جێبەجێ نابێت کاتە حکمی قانون ناتوانێت جێبەجێ بێ و ئەو کەسانەی کە خۆیان قانون پێویستە جێبەجێ بکەن خۆیان لە دەرەوەی یاسا دێن کۆمەڵێک کردار دەکەن یا دەست بۆ سامانی گشتی دەبن بە شێوەیەکی منزومەیی سیستەماتیک ئەیکەن واتە ئەمە چ ئەوانی لە دەرەوەی حکوومەتان و سەرمایەیان هەیە چ ئەوانی لە ناو حکوومەتان و یاساکان و ڕێنمایەکان جێبەجێ دەکەن پێکەوە تەنسیق دەکەن بۆی پرۆسی گەندەڵیەکە بەرنە پێشەوە بۆی ئەم پرۆسی گەندەڵی لە ناو عێراقا جگەلەوەی کە بنیادێکی کللتوری هەیە لە نێو وجدانی تاکەکانەوە سەرچاوە دەگرێت نەو کۆمەلگای عێراقیدا لە عینی کاتیشدا لە نەو جونگەکانی دەسەڵاتە ڕنگدانەوەی دەبێت چ ئەوانەی کە لە دەرەوەی حکوومەتن سەرمایە کاری بۆ بەرهێنان و بەرهەمهێنان دەکەن چ ئەوانەی کە لە ناو حکوومەتان یاسا و ڕێنمایەکان قرارە جێبەجێ بکەن هەردووکیان پێکەوە تەنسیق دەکەن بۆی لە دەرەوەی یاسا بێن کۆمەڵی کار جێبەجێ بکەن یان پرۆژە بەرنەپێشەوە یا پرۆسە بەرنەپێشەوە بە شێوەیەکی منزومەیی ئەی بەنەپێشەوە لەسەر بەستێنە کللتوریەکەی کە هەیە لە ناو عێراقا بۆ گەندەڵی نەتیجەکەی ئەوەی لێ دەردەچێت کە دەبینی سەدان ملیارد دلار لە ماوەی ئەم 20 ساڵی ڕابردوودا وەک باز دەکرێت لە نێو عێراقدا معلوم نییە بۆ کوێ چۆچی بەسەر هاتووە بەشێک لەو سەرمایانە بەرەو دەرەوە ڕۆشتووە وڵاتانی ترس و ئیسفادەیان لێ کردووە بەشێکی لە ناو عێراقا بە پرۆژەی وەهمی لەسەری ئەنجام درا و کەس نازانە پارەکەی لەکوێ بەشێکی هەر بەکاش براوەتە ناو بانکەکانی دەرەوە و ئەگەری هەیە ڕۆژە لە ڕۆژان بەهۆی بارودۆخێکی سیاسیەوە بلۆک بکرێ و ئەمانە هەموو سەرمایە گشتی تاکەکانی کۆمەلگای عێراقن بە هەموو پێکهاتەوە جیاوازەکانیەوە ئەو لێک دژەکە کاک سەلاحەدین ئێمە دەبینینەوە لەوەی کە نوێنەری گەل پەرلەمانتارەکان گەورە دز و مافیاکان دەرچوو یعنی لەجێ ئەمەی کە خودی دەنگدەر ئەم کەسەی هەڵبژاردەوە ببێتە نوێنەری حەقیقی داوای مافەکانی خۆیکە بەمەرجە لە نێو دنیای درۆ دەدەسێمە کە بینیمانەوە خودی یەکێک لەو پەرلەمانتارانە دەڵێ کرێچیم بەڵام کە دەچنە سەر خەزیێنەکەی ملیار دۆلار ملیار دینار و چەندین کیلۆ ئاڵتون لە ماڵەکەیەتی لێرە ئێمە ئومێدێک نابینینەوە لەوەی کە حتا خودی نوێنەری ئەو منتیقەیە ئەو ناوچەیە نوێنەرایەتی کاتێک دەوڵەتێک ناسروشتیە گەشەپێدانی سیاسی کە یەکێ لە بنەماییترین بابەتەکانی کۆمەڵاسی سیاسیە بۆ ئەوەی حاکمیەت و حکوومەتە بتوانێت تاکی وا بەرهەم بێنە کە نیشتیمانی بێت کاتێک ئەم عەقڵیەتەی تیانیا ئەو تاکە نەتیجەکەی ئەوەی دەردەچێت کەسێکە دەبێتە بەقەرار سوء ئیسفادە یا کەڵکی خراپ لە مکانیزمی دموکراسی نوێنەراتی وەردەگرێت تا دەسەڵات بەدەستەوە بگرێ و سامانی گشتی بۆ خۆی بەرێ ئەمە بەرهەمی شتێکە کە پێم خۆشە لە ڕووی ناوەڕۆک و یەک تعریفەی ئێستا یا یەک پێناسەی ئێستای دەوڵەتی عێراق و سیستمی حکم و دەسەڵات لە ناو عێراق بۆ بکەم پێکهاتەی حکم و حاکمیەت لە نێو عێراق ئێستا پێکهاتەیەکی پێکهاتووە لەم سێڕە چیزەیە ئۆلیگارشیەت گروپێکی ئۆلیگارشی بەڕێوەی دەبن عێراق لە دەرەوەی یاسا سامان و دەسەڵاتیان هەیە کە بەشێکیان دەوڵەتی قوڵیشان لە دەستە لە ناو عێراقا ئەمە گروپێکی ئۆلیگارشی کە بارگاوین بە فیکری تایفەگەری و مەزهەبی تۆندڕۆ بۆ تۆڵەکردنەوە و ڕەهەندێکی تریکرێ دەکەوێتەوە بە نیسبەتی
نەتەوە جیاوازەکان یا غیرە عەرەبەکان لەناو عێراقا شۆڤێنیەتی تێدایە کەواتەمە پێکهاتەی عێراقا گروپی ئۆلیگارشی بۆ بەدەستێنانی بەرژەوەندی گروپی خۆیان هەموو کارە لە درەوەی یاساکەن ئەمە یەک دوو لەسەر مەبنای کللتورە تایفە بەگژیەکدا چووەکە و مەزهەبگەراییە تونڕەویەکە وە شۆڤێنیەتە دژی ئەوانی دیکە بوون ئەمە پێکهاتەی حکومی عێراق لەسەدا گروپی ئۆلیگارشی ئوستاز کەوەی کە ئەمە دەیبینەوە لە تعریفە سیاسەکە چییە لە حتا ئەگەر بەم شێوێ بێ هەتا لە مافیا گەورەکان ئۆلیگارشەکان خراپترن بۆ ئێمە لە شوێنانێک دەیبینینەوە کە مافیا گەورەکان بە تایبەتی لە وڵاتێک لە بابەتی کۆڕۆنا ئەوان ملیار دۆلاریان ینی کۆمەکی خودی وڵاتەکەیان کرد سەرڕایەوە کە ئەمە ئەڵێن مافیا زانی چ وێنەیەکی بەڵام ئۆلیگارشیە گەروابێ لە پای یاسا و ڕێسا و بوون بە پەرلەمانتاری خراپتر لە مافیاگەرەکان کارەکات بەرعەودەنە گرتنی ئەکرێ ئەو مقارڕێم دروست بوو کە کردم ئوستاز ئەزانی چۆنە وەکو عەرزم کردی پێکهاتەکە ئاوایە پێکهاتەیەکی مەزهەبی تایفی ئیدئۆلۆژی جۆرە لە ئیدئۆلۆژی مەزهبی و کۆنەقینێکی تایفی زاڵە بەسەر بەشێ لە حاکمیت لە عێراقا و بەشێ حکوومەت لە عێراقا بەشێکی تری ئۆلیگارشی بەرژەوەندی گروپەکانی ناو دەسەڵاتی سیاسی بۆ بردننی سامانی گشتی و دەسەڵات و قۆرخکاری ئەمە گروپە ئۆلیگارشەکەیەتی و لەو کاتەشدا کە دێتە سەر بڕیاراتی یاسای دێتە سەر دەرکردنی یاسا و جێبەجێکردنی بڕیارات و ڕێنماییەکان بۆ سەرجەم خاکی وڵات لێرەدا شۆڤێنیە دڕۆڵی خۆی دەبینێ ئەنی ئەمە هەموو پێکهاتەی ئێستا حکومە لە ناو عێراقا ئێستا کەسێک پەیدا بووە بە ناوی کاک عەلی زەیدی کە پێشتر کەس نەیدەناسی مەگە دەوروبەرەکەی خۆی بەڕا لەسەر پەیدا بووە ڕاستە کەسایەتی ئەتوانێت لە مێژوی وڵاتێکدا ڕۆڵێکی گەورەی هەبێ کەسایەتی ئەتوانێت ڕێڕەوی مێژوو بگۆڕێ بەڵام ئایا عەلی زەیدی ئەتوانێ بەتەنیا یا بەو گروپی وابزانام تا ئێستا دەستگای دژە تیرۆری عێراق و کۆمەڵێک دەستگای تری ناو عێراقن کە لەگەڵی دان لەنێو ئەم هەموو گروپە خاوەن بەرژەوەندیانەی کە بە سیستەماتیک لە گەندەڵی گلاون ئایا ئەتوانێت ئەمانە ڕاپێشکە بێت بە پشتیوانی دەرەکی و بەستێنی دەرەکی بە بەردەم دادگا ئەگەر بێت و ئەوە بتوانێت بکات ڕێڕەوی مێژووی حکم ڕەنگە لە عێراق بە جۆرێکی دیکە بگۆڕێ من ناڵم زۆر دموکراتیک و ئاوا بەو شێوەیە دەبێت چون کللتوری دموکراسی لە عێراق بوونی نییە بەڵام ئەگە بیهێلانی کەم لەباری ئیجراعات و جێبەجێکردنی دەستگای جێبەجێکردنەوە یاساکان وەکو خۆی جێبەجێ بکردن بتوانێت ئەمە بکا کە بەشتێکی قورسی دەزانم بەڕاستی ئایا دەتوانێت دەرەنجامەکەی تا ئێستا ڕوون نییە دەتوانیان نا بەڵام ئەمە سەرەتایەکە بۆ ئەوەی کە دەربکەوێ ئەم وڵاتە بە شێوەی سیستەماتیک و منزومەیی تێیدا گەندەڵی بەردەوامە ئەوانەی کە بەیاننامە دەرەکەن پشتیوانی ئەکەن کە لەوەی کە پشتیوانی لە عەلی زەیدی ئەکەن کە دەسڵ خۆش بێ گەندەڵکاران ئەمانە خۆیان ئەسڵ کرۆکی گەندەڵی ئەوانە خۆیان دانهێناوە ناو عێراقا تۆ سەیری هەر کامێکیان دەکەی سەیری دەسەڵاتی هەر کامێکیان دەکەی ڕەفتاری سیاسیان و سەرمایەکانیان لە ناو عێراقاوە پێشووتر چیان کردووە ئەبینی ئەمانە خۆیان لە لووتکە و هێڕەمی گەندەڵی بوون لە ناو عێراق سەرکردەی سەرکردەکانن ینی ئەمان لەژێر دەستی ئەوانە ئەم ڕوبەڕووبوونەوەی گەندەڵیە ئەگەر لە وەزیر و مدیر عام ئەوانە تێپەڕێت و بچێ بە سەرکردە سیاسیەکانی عێراق بە تایبەتی ئەوانەی ناو شیعە کە دەسەڵاتیان زۆرتر بووە پاشان سونە کورد دەسەڵاتێکی ئەوتۆینە بووە لەوانەیە کەسانەی وەکو فەت کوردیش بوو من گەندەڵیان کرد بێ لەوێ بەڵام ئەوەی بە منزومەی بە شێوەی منزومەی و سیستەماتیک گەندەڵیەکەی کردووە خۆیان بوون خۆیان دەسەڵاتیان هەبووە بێتە سەر ئەوانە ئەبێ سەرکردە یەکەمەکانی کەواتە ئوستاز لەسەرەوە دەست پێ بکە یا لە خوارەوە دەست پێ بکەوەی کە پێڵم پرۆسی چاکسازی کە ئێمە عێراق دەبینینەوە بە تایبەتی لەگەڵ هاتنی تۆمبارەک و فەرزیاتەکانی ترامپ ئەمە ئەکاتە ئەوەی کە دەستی گروپە میلیشیاکان دەبێت ببڕێت کەواتە ئێمە دەتوانین دەسەڵاتی عەلی زەیدی 4 ساڵەتوانە حکوم کە وا ساڵێکی خەریکە بەرەو تەواو بوون ئەچێ بە 3 ساڵ لە وڵاتێکی وێرانی کاولبووی 1001 کێشەی هەیە کێشەی نەبوونی سیادەی هەیە کێشەی پەرەپێدانی سیاسی سەرخان و ژێرخانی هەیە نەبوونی خزمەتگوزاری و 1001 دەرد و گرفتی تری هەیە
و کێشەی گەلانی ناو عێراقی گەلە جیاوازەکان کە تا ئێستاکە لە ڕووی مەیدانیەوە چارەسەر نەبووە بە تایبەتی مادەی 140 لە گەورەترین گرێگوێرەکانی عێراق ئەم هەموو کێشە و گرفتە هەیە ئایا عەلی زەیدی بە 3 ساڵ ئەتوانێ عێراق وا لێ بکات لە قۆناغی سیستەمێکی گەندەڵی داڕزیەوە بیبا بۆ قۆناغی حکمێکی ڕەشیدی پێشکەوتوو ئەمە ئەو پرسیارە ئەم بە هەموو تاکەکانی کۆمەڵگای کوردستان چ ئەوەی سیاسین چ ئەوەی کە ئەزمونێکیان لە ژیانە هەیە هەڵسەنگاندنی بۆ بکەن لەو تەجروبەی کە لە عێراق هەیە بۆ بەڕاستی ئەتوانێت ئەم پرۆسەیە بچێتە پێش بەڵام ئەکرێت دەستپێکێکی باشیش بێت ئەکرێت دەستپێکێکی باش بێ بەڵام وا بە ئاسانی گەندەڵی لە عێراقا کۆتایی پێ نایە لەبەرەوەی سیستەمی ژیانی گرتوتەوە گەندەڵی لە ناو عێراقا وجدانی تاکەکانیش گەندەڵی تایە چ بگا بە پرۆسەی بەڕێوەبردننی ئیدارات و دەستگاکانی حکم و حکومڕانی لە عێراقا تا ڕادێ بۆ ئەم باسش کاک سەلاحەدین پێک هەڵبژانە دروست نەبوو لە نێو پێکاتەکانە بۆ بڕیاری گرتنی ئەم گەندەڵ و دزانە کە دراوە لە عێراقدا تێکەڵەیەکن لە سنە و شیعە تێکەڵەیەکن لە ئەو کەسانی کە لە نێو دەسەڵاتی یەکەمن یاخود ئەو کاتە سەرکەوتوو دەبێ ئەو کاتە سەرکەوتوو دەبێت کە جیاوازی نەکا لە بینی ئەوەی ئەوە شیعەیە ئەوە سونەیە تەنانەت ئەوە کوردیشە ئەو کاتێک کە ئەو بڕیارە بۆ هەمووان بێ ئەو کاتێ بڕیاری جێرانەوەی ئەو سەرمایانە بۆ هەمووان بێ لە بیریشمان نەچێ ئێستا عێراق لە ژێر گوشارێکی اقتصادی گەورەدا بەهۆی ئەوەی کە گەروی هورمز گیرا و جەنگی بینی عێراق ئێران و ئەمریکا و ئیسرائیل گوشارێکی گەورە لە نەختینەی عێراقا دروست بوو و دۆخێکی ئەوتۆ دروست بووە کە پێویستیان بەوەیە بەشێکی زۆر لەو پارانە و چارەسەرێکی کاتیش بێ بجێڕنەوە کە لە ناو بلۆکی دیوارەکاندا خەوێنراوە و سەرۆت و سامانی خەڵکە دەکرێت بەشێکیشی ئەوە بێ لە ئێستا ئەو زەربل ئەجەلەی کە هەیە و بەشێکیشی ڕەنگە بۆ و وەرگرتنی تئیدیە بێ لە ئەمریکا کە قەرارە عەلی زەیدی لە داهاتوودا سەردانی ئەمریکا بکە بەڵام ئەمە پێویستی بە پەروەردەیەکی دروستە سیستەمی پەروەردەی سیاسی و تایبەتی ناو عێراق گشتی ناو عێراق بە ساڵانێکی زۆری دەوێت تابی هەوێ کللتوری گەندەڵی لەناوبەرێ لەبەرەوەی تا ئێستاکە لە ناو عێراقا هاونیشتمانی دروست نەکراوە بنیان نەندراوە دەوڵەت ڕۆڵی نەجێراوە بۆ دروستکردنی هاونیشتمانی ڕاستە هاونیشتمانیەک یا هاوڵاتیەک بە ڕێگەزنامەکەی عێراقیە کارتێکی نیشتیمانی لە جیرفانداهە بەڵام وایە ویژدانی تاکەکانی ناو کۆمەلگای عێراق چ ئەوانی دەسەڵاتان چ ئەوانەی تەنانەت لە خوارەوەی کۆمەلگاشن لە ویژدانیاندا هاونیشتمانی بوونی عێراقی دروست بووە جارە لە کوردستانی خۆمانە بەهۆی ئەوستەم و زوڵم و زۆرەی کە هەبووە 7 ملیۆن ئینسانی کورد لە ویژدانیدا هێشتا عێراقی بوون جێگیر نەبوو لەبەرەوەی عێراق بە سەرچاوی نەهامەتیەکانی خۆی دەزانێەوە واقعی واشە زوڵمێکی گەورەی لێکراوە لەولاوە سونەیە کە کێشەی مەزاهیبی بۆ دروست بووە لەولاوە شیعەیە کە ئەوە ئەمڕۆیی بینین کەواتە گەلێکی موحەدی خاوەن ڕوئایەکی نیشتیمانی فراوان لە ناو عێراقا بوونی نییە تا ئێستا دەوڵەت لەبەرەوەی دەوڵەت نەتەوەی ناقیسی ئیمتدادیە نەیتوانی وە کۆمەڵگا و گەل وەکو پێناسە سیاسیە ئۆرگانیکیەکەی بنیاد بنێ بۆیە لە عێراقا گەل بە شێوە ئۆرگانیکیە سیاسەکەی خاوەنی ڕوانگایەکی فراوانی نیشتیمانی بێ بۆ لە عقلی گشتی خۆیدا دروست نەبووە لەبەرەوەی عقلی گشتی دروست نەبووە لە عێراقا کێشەکە وەیە شتێک هەیە عقلی تاکە کەسی پێدەوترێ شتێک هەیە پێدەوترێ عقلی گشتی لە ڕووی سیاسی و کۆمەڵایەتی و نیشتیمانیەوە ئەوەیە کە هەموو تاکەکانی وڵاتەکە لە منزومەیەکی گشتی هاونیشتیمانی بوون و هەستی هاوبەش و شعوری هاوبەشدا کۆبکاتەوە لە عێراق تا ئێستا لە عێراقا ئەمە جێگیر نییە لەبەرەوەی تا ئێستا دەوڵەتی عێراق دەوڵەت نەتەوەیکی جێگیر نییە دەوڵەت نەتەوەی ئەبەدی نیە دەوڵەت نەتەوەیکی ناقصی ناجێگیرە کە هەردەم ئەگەری هەیە ڕەشەبایەکی سیاسی بتوانێت دیسان ئەگەر سیاسەتی نێودەوڵەتی تا ئێستاکە دەستی بە عێراقەوە نەگرت عێراق دەجار تا ئێستا پارچە پارچە دەبوو هەر بەجددی ئەوەی کە ئەمە لە عێراقا دەبینینەوە پێشتر باسمان کرد لە سەرخان و بنخان و لە سەرەوە بۆ خوارەوە وێرانەیەک یعنی لەمە زیاتر عێراق خۆی کەوتووە بەڵام ئەم ئومێدە تەمەن ئەم ئومێدە دروست بۆ کاک سەلاحەدین با ئەمە بپرسم کە ئەم سەرۆکوەزیرانەی نوێ عەلی زەید لە عێراقا چاکسازیێکی نەرمی دەست پێ نەکردو لەوەی کە ئەمانە گیراون داوای دزیەکەیان لێکە دوایەوە ئازادیان کە ئەمە لە ڕووی یاساییەوە تەمەن دروست نییە بەڵام بۆ ئەوەی کە ئیشەکانی بڕاتە پێشۆیە بۆ ئەوانی تر ئەکرێ ئاخر ئیچ چێ دەهێنێتەوە ئی چەند کەس دێنێتەوە 5 نەفەر 10 نەفەر 100 نەفەر 1000 نەفەر 2000 نەفەر ئەگە بچێت بە هەموویدا بچێتەوانێ سیستەمی عێراق بتەوێت چاکسازی شتیا بکەی 10,000 پۆستی گشتی هەبێ لە عێراقا لە بەرپرسی بەلەدەی شارۆچکەیەکەوە بگرە هەتا
بەرپرسی فەرعەکانی ناو وەزارەتێک و بە گشتی سیستەمی سەربازی عێراق بگرێتەوە ئەبێ بێت نزیک بە 10,000 نەفەر لە عێراق مەحاکەمە بکرێت چون هەمووی دەستی هەوڵە ئەوەی دەستی بە حاڵ گەیشت بێتە شتێک شڕانێتی بۆ بەڵە ئەوەیە کاڵم عەقڵی نیشتمانی دروست نەبووە لە ویژدانی تاکەکانی عێراقا بۆیە ئەم پرۆسەیە ڕاستە لە ڕووی مەکانیزم و بڕیاراتی حکوومەتەوە کاری لەسەر ئەکەن بەڵام تا کەنجێ و تا کوێ بڕعکاوە چۆن دەبێت ئەمە پرۆسەیە ئەمە ناتوانێت بە نەفرێک و بە ماوەیەکی دیاریکرا و ناچێتە پێشەوە لە بەرەوەی کللتوری سیاسی لەناو عێراقا کللتوریی سیاسی دواکەوتووە بۆ سەردانەکەی سەرۆکوەزیرانی عێراق ئەم جارە کە قرارە ترەمپ ببینێت بەم تێشوێ ئەتوانێت ترەمپ ڕازی کات یاخود ئەمە بۆ ڕازی ئەمریکا کۆمەڵە مەساڵحی هەیە لە عێراقا مەساڵحەکانی خۆی دەستەبەر بێ بەرپرسیار نێ لەوەی بێنێتەوە عێراق دروستکە گەلی عێراق دروستکە وەکەوەی کە خۆیان بکەن لە ئەفغانستان ئێمە بەرپرسیان نین لەوەی بچین گەل نەتەوە سازی بکەین لەناو ئەفغانستاندا یا ئێستا مەسەن لەگەڵ ئێران مشکلیان هەیە ئەڵێمە کێشەی ئێمە نیە حکوومەت بگۆڕنیانەوە گەلی ئێرانە خۆی دەهەیە بیگۆڕیانەیە گۆڕێ لە عێراقیش داو نەهاتوانێتەوە سازی بۆ تەوکاونەتەوە بۆ دروست کات و تربیەتی بکە و ئەو کۆمەڵە مەساڵحی هەیە ئەو حکوومەتێک کە لە عێراقا حکمی کردووە لەگەڵ بەرژەوەندەکانی ئەمریکا لە سەدەمی سەدام حوسێن مەنزوورمە کێشەی هەبووە لە گەڵ مەساڵحی ئەمریکادا گرفتی هەبووە تێک جیرانی هەبووە هاتووە ڕووخان دوێتی وە کۆمەڵە مەساڵحی خۆی بەرژەوەندی خۆی هەیە دەستەبەری دەکا لە دەرەجەیەکا بەرژەوەندیە ئابوووریەکانن دوای بەرژەوەندە سیاسیەکانن کە دەستەبەری دەکا و مەسلەی ئاسایش و ئەمنیەتی ئابووری جیهانی لە ناوچەکەدا ئەمە ئاماجە سەرچەکانی ئەمریکا لە عێراق ئێتر ئەو نەهاتووە لێرە چارەسەری ڕیشەیی ئەرکی ویژ نییە چارەسەری ڕیشەی بۆ کللتوری سیاسی بکە لە عێراقا و بکاتە کللتوریشی دموکراتیک ئەوە تا دەستورێکی دموکراتیکە دەستورەکە زۆر دموکراتیە ها عێراق بەڵام دەستور وا تەفسیری دەکەن کە هەر کەسە بەلای خۆی دادایدهاشە نەک ئەوەی کە ئەسڵی دەستورەکە چییە باشە ئەم واقعی کە کاک سەلاحەدین زۆر کاتم نەمان واقعی کە ئێمە بینیمانەوە ئەو ملیار دۆلارە لە ژێر دەستی ئەوانەیە کە دزیوانەوە بە زەقی هەر ئەوانەشن دژایەتی هەرێمی کوردستانیانە سەرڕای قەیرانە خینکێرانەکان لە 2004 ئەم چاکسازی و ئاوەدانیە کە لە هەرێمی کوردستانە هەیە ئەی بەسمەوە بە یەک باسەوە کە ئەو دەنگۆیانە ئەو دەنگانی کە لە هەرێمی کوردستانە عراقچێتیان کرد ینی کاملەن ئێمە دیزەواژێتێکی سەرف نەمان بینیەوە لەوانەکە ئەنی دوجارەوان ئەم واقعی هەرێمی کوردستانە بینینەوە لە ڕووی ئاوەدانی و ئەمن و ئاوەدانیەوە بەراوردی عراق چۆن ئەمان دیسان عراقچێتی بفرۆشنەوە بە ئێمەی کوردستانی ئەزانیت چۆنە کاتە تونێنرایەتی نەتەوەیەک دەکەی بە ناوی نەتەوەی کورد پێویستە لە چوارچێوەی مەسلحەت و بەرژەوەندی ئەو نەتەوەیدا هەڵسوکەوت بکەیت لە بەغا باشە عێراق وڵاتێکی فیدرالە تۆ نوێنەری خەڵکی ناوچەیەکی فیدرالی لە ئەولەویەتی نوێنەردا بەرژەوەندی ئەو خەڵقەیە کە نوێنەرایەتی دەکات ئەمە بەجێ خۆی لە ڕووی مێژووە سیاسەکەشەوە دیارە کەسێکە بۆ حکمی داگیرکەرێکی خۆی دای بتاشێ ئەوە کورد لەمێژە ناوێکی لێ ناوەکە من نامەوێت لێرە دیسانە و دووبارێ دەستەبەری بکەمەوە کە بەرگی یاسایی پێدراوە بە قەولی خۆی لە ئێستادا جاران نەفرەتی لێ دەکرا بەس ئێستا ڕواڵەتێکی یاسایی پێدراوە ناچمەوە بەحسێکی قوڵە لە ڕووی فدرالیزم بۆ ئەو بابەتە دروست دەکا بەڵام ئەوەی کە زۆر ئەساسە لێرەدا ئاماژەیەک پێ بکەم خودی شیعەکان دەسەڵاتدارانی شیعە و سونە لە عێراقا ئیقرار بەوە دەکەن ئەو شوێنەی کە حکمی دەسەڵاتی پارتی تێدا هەژمونی هەبووە بووە بە وڵاتی موسسە بووە بە وڵاتی ئاوادانکردنەوە بووە بە وڵاتێکی ڕەنگین و جوان بووە بە ناوچەیەکی ئارامی حەسانەوە و پێکەوە ژیان و دەرکەوتووە لە عێراقا تاکە شوێنێک کە بەڕاستی بە دروستی حکمێکی واقعی تێدا کرابێت کە لەگەڵ هەموو کەم و کورتەکانی کە هەیەی حتمەن هەشیەتی بەڵام لە عینی کاتدا کە بتوانانی تۆزێک سەرنجی بدەیتێ بڵی دوای ڕووخانی سەدام حوسێن ناوچەیەکە حکمێکی تێدا کراوە بە کەڵک بێناوی لێ بنێ حکومڕانی ئەو ناوچانە بۆ کە پارتی دموکراتی کوردستان هێژمەندی تێدا هەبووە هەڵێ لە پرۆژە دوور مەوداکان کە ئێمە دەیبینینەوە لە 24 ساعت ئەو بەحسێکی جیاواز بچینە سەریکە من بەستم لە تەقلیدکردن بەو هەموو قەیرانانەی کە بۆی دروست کرا بەو هەموو بربەستە یاسایی و ئابووری و ئەمنی و
جۆرا و جۆرانەی کە بۆی دروستکرا بەڵام لە عینی کاتا دەبینین تاکە شوێنێکە بدەوێت شەرعیەت بە ڕوخانی سەدام حوسێن بدرێت تێیدا ناوچەکانی ژێر هێژمونی پارتی دموکراتی کوردستانە. ئەو دوێنێ زۆر جوان هاتەوە ینی لە دوای ڕوخانی ڕژێمی بەعس ئەوەی کە شەرعەتەیە بە ڕوخانی بەعس هەرێمی کوردستان شایەتیەیە. ئەگەر هەمویان مێتۆدی پارتیان جێبەجێ بکردا لە عێراقدا بۆ حکومڕانی ئێستا عێراق لە پێش وڵاتانی دەوروبەری خۆی دەبوو بە چەند قات قەڵمڕێوی پارتی. زۆر سپاس کاک سەلاحەدی کوردستانی کە لە بەرنامەی ئەمڕۆ چۆمان لەگەڵ مابوویت. زۆر سپاس بۆش بۆ دەرخستە زەنەفتان باسی چۆمان کۆتایی هات ئێوە هەمیشە تەندروست کامران.